بەڵێ بەڕێزان سڵاوتان لێبێ لە نوێمین دیداری سلێمانی لە زانکۆی ئەمریکی لە سلێمانیەوە لەگەڵتان دەبین. مەبەستمانە لەگەڵ کەسی یەکەمی زانکۆ گفتوگویەکی کورت و خێرا بکەین، بزانین ئامانج لەم دیدارە چییە، گرنگیەکەی چییە و هەندێک پرسیاری دیکە با بکەومە گفتوگۆ لەگەڵیا لەگەڵ بەڕێز دکتۆر بیلال ئەحمەد وەهاب سەرۆکی زانکۆی ئەمریکی لە سلێمانی. دکتۆر سوپاس کە ئامادەی لەگەڵمان. سوپاس دەکەم دکتۆر. سەرەتا با بزانم کەشوو هەوای ناو هۆڵەکە چۆنە، تۆ لە ژوورۆ بووی، ئێمە تۆمان باگەشتی دەرەوە کرد، بەو شێوازە بوو کە ئامادەکاریتان بۆ کردبوو تەواوی میوانەکان ئامادەن؟ میوانمان زۆرە، قاعکە هۆڵەکە پڕە، جاجا بیرەکەنەوە هۆڵەکەمان بچووکە، ژمارەی میوانەکان زۆرن، بەڵام برادرانی پرۆتۆکۆل و برادرانی زانکۆی ئەمریکی ڕێخستنێکی زۆر جوانیان بۆ کردووە، زۆر ڕێکوپێک، میوانێکی زۆر لە هەموو عێراقەوە، لە هەموو کوردستانەوە و لە ئەوروپا و لە ئەمریکا و لە ئاسیاوە هاتوون. بۆیە پێمان خۆشەکەیم وەکو زانکۆیەک و کوشنێکی ئەکادیمی بتوانین کۆبوونەوەیەکی سیاسی بەم ئاستە و لەم ئاستا پێشوازی لێ بکەین و شاری سلێمانیش لە کاتێکایە کە ئمڕۆ بەفرباریەوە جەوەکە خۆشە، بۆیە کاتێکی باشەکەوە بەڵام لە ناو زانکۆی ئەمریکی هەوایەکی گەرم بوو، بابەتەکە گەرمە. باشە دکتۆر، ڕەنگە ئەمە پرسیارێکی تەقلیدی بێ بۆ بەڕێستان، بەڵام نا ئەکرێت لەم دۆخە جیاوازە، لەم دۆخە پڕ لە ئاڵنگاریە ئامانجتان لە بەستنی ئەم دیدارە چی بوو؟ بۆچی ڕشت بوون لەسەرەوەی لە کاتی خۆیدا ئەم دیدارە ئەنجام بدەن؟ من لە خطابی بەخراتنەکە قسەیەکم کرد کە کاتی خۆی کاگۆشار زەباری لە ساڵی 2013 لە یەکەم دیداری سلێمانیە وتی ئەمە داڤۆزی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. قسە گرنگەکەی تر ئەوەیە کە وتی ساڵانێک بوو دەبوایە بەرپرسانی کورد بڕۆنە لەندەن، بڕۆنە واشنگتن، بڕۆنە قاهرە بۆی کەوا دەنگی کورد بگەێنن، بۆی کەوا قسەی خۆیان بکەن. ئێستا ئێمە خۆمان میوانداری لە خەڵکەکەین، خەڵک دێتە ئێرە لە وڵاتی خۆمانە، لە شاری خۆمانە، ئێمە باسی کێشەی خۆمانەکەین و دەنگی خۆمانە گەێنین. پێویست ناکا کورد بچێتە دەرەوە بۆ گەیاندنی دەنگی؟ نا، تەنها شت نییە، ئێمە دەوڵەتمان نییە، ئێمە میلەتێکین، هێشتا مافەکانمان جێگیر نەبوون، ئێمە وجودی خۆمان سەلمان بووینەتە بەشێک لە حیوارەکەی. ئێمە دەتوانین بە هەمان شێوە خەڵک داوت بکەین و خۆمان ئەجندای قسەکان دابنین. ئەمە بۆ میلەتێکی وەکو کورد کەم نییە و بۆ جامعەی ئەمریکی جێی فەخر. حەزەکەم لەزاری دکتۆر بیلالەوە جوم لێ بێ گرنگترین ئەو میوانانی لەسەر ئاستی ناوخۆ جیهان بانتان کردن و ئامانجتان لە بانگێشکردنی ئەوان چی بووە؟ ئێمە لەسەر ئاستی عێراق سەرۆکوەزیرانی عێراق ئامادەیە و ئێستا پێش تۆزێک وتارێکی دا و دانیشت و وەڵامی هەندێک پرسیاریشی دایەوە. خۆشحاڵین کە بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان کاک نێچیروان بەرزانی لێرەیە و ئەویش وتارێکی دا و بە تایبەتی پیرۆزبایی لە پارێزگاری بوونی هەڵەبجە کرد. ئێمە ئێستا نوێنەری نەتەوە یەکگرتوەکان لێرە بوو و لە پرۆگرامی دوایی نیۆڕۆمانە بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە تەشریفێنێت و لەگەڵ ئەویشە بە هەمان شێوە ئێمە هەم گوێبیستی دەبین و هەم پرسیاری جددی لەسەر ئەم گۆڕانکارانی کەوا لە ناوچەکە هەیە. من خۆم خۆشحاڵە بم کە ئەو دانیشە لەگەڵ بەڕێزیا بکەم. پرسیاری جددیمان هەیە دەوری کوردستان لە ئەم هەموو گۆڕانکارانی کەوا لە ناوچەکە ڕوویاوە، لە سووریایە، لە ئاجاوش پرسیار بوو من ئەم تایتڵە بۆچی؟ تایتڵی دیداری ئەم ساڵی سلێمانی عێراق چۆن خۆی دەگونجێنێ لەگەڵ گۆڕانکاریەکان لە بەردەم هەڵبژاردنێکی گرنگی شایە؟ کلمەی خۆگونجاندن لە پرسیارەکەی جەنابتە ئەو شەیە زۆر گرنگە، چونکە ئێمە دڵهێز نین، ئێمە هێشتا لە قۆناغی دوای شەڕین، ئێمە هێشتا کارەبای 24 ساعەتمان نییە، ئێمە هێشتا تا دوێنێ داعش یەک لە سەسەی خاکی عێراقی گرتبوو، بۆیە بێ خۆمان بگونجێنین، چ عێراق وەکو دەوڵەت چ بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان بە خۆگونجاندن تا ئێرە هێناومانە. ڕۆژانێک بوو کە مەسەلەی مافی مرۆڤ و مەسەلەی ئەنفال و هەڵەبجە ئەمە وای کردبوو کەوا خەڵکانی گوێ لە ئێمە بگرن. لە دوای 11 سپتمبەرەوە مەسەلەی جەنگ دژی تیرۆر وای کردبوو کە هێزی پێشمەرگە دەورێکی هەبێت، هاوکاری بکرێت، بەڵام خۆشی دەورێکی هەبێت قوربانی بداکەوە لە ساحەی نێودەوڵەتیا بێت و ئێمە خۆمان بگونجێنین لەگەڵ ئەو ساحەیە هەیە. ئێمە خۆمان پاراستە بام لە هەمان شێوا بووینە ئەمرازێک کە وڵاتە نێودەوڵەتیەکان تەحالوفی نێودەوڵەتی حسابێکمان بۆ بکەن. بەڵام ئێستا سیستەمی نێودەوڵەتی گۆڕانکاری زۆر گەورەی بەسەر ئەڕوا. ترەمپ ڕئیسێکی زۆر جیاوازە، ڕۆژهەڵاتی ناوەڕاست معادلەکە بە تەواوەتی خەریکە ئەگۆڕێ، لە ڕووی ئابووریەوە سەیری بکەیت، لە ڕووی وەزنی سیاسیەوە سەیری بکەیت.
ئێمە چیمانەوێت دکتۆر ئێمە چیمانەوێت جا ئێمە چیمانەوێت دەمانەوێت هەر خۆمان بگونجێنین یان بەشێک بین لە چارەسەر هەردووکیانە تۆ بە یەکەم جار تێبگەی دۆخەکە چۆنە ئێستا تۆ بدانیشیت لەم کاتا بۆ نمونە بێ باسی جەنگ دژی تیرۆر بکەی کاتێکەوە ئیدارەی ئەمریکا و کۆمەڵگەی نێودەوڵەتی باسی شەڕی تیجاریە باسی گومرگە باسی هیجرەیە یاخود باسی مەناخە لەوە چێت تۆ وەکو جاران گوێ لێ نەگیرێ بۆی بە تۆ تێبگەی بۆی کەوا پەیامەکەی خۆت ئێمە پێویستەکانمان دیارن ئێمە میلەتێکین پێویستمان بە مافە پێویستمان بە پارێزگاری لە خۆمان هەیە پێویستمان بۆ یەکەوە ئەم دەستوری کەوا لە عێراقا هەیە بۆ نمونە اعترافی فێ بکرێ ئەم فیدرالیزمە نەبێتەوە بە محافەزات و حکومی ذاتی ئەمانە ئێمە واضحن بەڵام تۆ ئەبێت تێبگەی کۆمەڵگەی نێودەوڵەتی بە چه ئاقارێک بە چ زمانی قسە ئەکا بۆی ئێمەش بەو زمانە قسە بکەین ئەمە لەلایەک لەلایەکی تر ئێمە ئێستا شتین وەکو کورد شتین چی ڕقەمین لە معادلای خۆمان قسەی خۆمانەکەین خۆمان قرارە دەین چیمان ئەوێ خۆمان بڕیارە دەین کەوا کێ نوێنەرمانە خۆمان بڕیارە دەین کەوا کێ لەو ڕێخستنەوەی داهاتوو کە بڕیارە لە ڕۆژهەڵاتی ناوین ئەنجام بدرێت کورد دەتوانێت ڕۆڵی هەبێ و دەنگی هەبێ جا ئەوە ئەکەوێتە سەر دوو فاکتەری جیاواز فاکتەرێکیان فاکتەرێکی نێودەوڵەتی و ئیقلیمیە فاکتەرێکیشان بیتر لە فاکتەری کورد خۆی ئێمە تەجربەمان هەیە هەر کاتێک کورد یەکەم زانیوێتی چێوێ دوو توانی بێتیان هەموو حیزب ویلایەنەکان بەیەکەوە بە یەک زمان بڕیار بدەن کەوا هەمویان لەسەر ئەوە متفق بن کە هەمومان چیمان دەوێت ئێمە شتی باشمان کردەوە بۆ نمونە هەموو کورد پشتگیریکی لە دەستور مافی کوردی تایە هەموو کورد پشتگیریکی لە فیدراڵی چەسپاوە هەموو کورد پشتگیری کرد لەوەی کەوا ئەبێ حکومەتی هەرێمی کوردستان دیموکراسی بێ دیموکراسیت کەم تا زۆر لە ڕووی پرۆسەوە بەرقەرارە بەڵام ئێمە ئەگەر بۆ نمونە لە سووریا ئەگەر کوردەکان نەزانن چیانەوێت بە یەکدەنگ قسە نەکەن لەم هەموو گۆڕانکارانی کەوا لە دیمەشقا هەیە لەوەچێ مافی کورد بخورێ بۆیە ئەڵێم معادلەکە دوولایانە واتە تێ بڵێ هەمووان پێکەوە کورد لە هەر چوار دەوڵەتەکە کاریگەریمان لەسەر یەک هەیە ئێستا ئێمە لە کوردستان وەزعێکمان هەیە هەرچۆنە بێ بیانی بە هەموو کێشەکانەوە کەوا هەیە لە وەزعێکی سەقامگیرایە لە وەزعێکی پێشکەوتوایە ئێمە لە داعشەوە لە قاعیدەوە لە کۆرۆناوە کوردستان لەسەر پێی خۆی ڕاوەستاوە کێشەمان زۆرە پێویستمان بە چاکسازیە پێویستمان بۆ یەکە پلانمان بەدا هاتوو هەبێت بەڵام سووریا گۆڕانکاری زۆر گەورە لە سووریا هەیە سووریای ئێستا وەکو 1992 خۆمان وایە یاخود وەکو لایکەم وەکو 2003 و 2005 خۆمان وایە لەوێ چی ئەکەن چۆنەکەن هەرێمی کوردستان چ خێرێکی هەیە بۆ ڕۆژاوە بە ئێمە باسی ئێرانیش بکەین تۆ ئێستا ئەمریکا و ئێران قسە دەکەن من ڕێک ئەو پرسیارە ویستم بیکەم بڵێم ئێوە لەم ئەمە دوا پرسیار و شکەزان بە جەنابیش دەبێ بچیتەوە ژوورەوە ئێران و ئەمریکاتان کۆ کردوتەوە لەم هۆڵەدا پەیامەکە چییە؟ شتێکی باش نییە؟ شتێکی باشە بەس ئەتانوێت چی بڵێن؟ یەکەم ئەوەیە کە یعنی حوار و گفتوگۆ ئێمە کوردین ئێمە ڕۆژان بە کلاشنکۆف قسەمان کردەوە بۆیە ئێمە لە هەموو کە زیاتر تەقدیری ئەوە ئەەکەین کەوا ئێمە بێ بە گفتوگۆ قسە بکەین کاک نەچیروانی سەر لەو تارەکەیە وتی کەوا کەس بەقەدەر کورد ئاشتی خواز نییە چونکە ئێمە ئەزانین شەڕ چەنە بە ئازارە ئەمە لەلایەکی تر بۆ ئێمە جنابەت من دەورمان چییە؟ ئەوە دەورە ئەوە ڕۆڵە ئێمە لە کوردستانە بتوانین ئەمریکەکان کە یاریدەدەری جێگیری وەزیری دەرەوەی ئەمریکا و جێگیری وەزیری دەرەوەی ئێران هەردووکیان لەو هۆڵان و لە پانەڵا قسە ئەکەن ئەمە بۆ ئێمە بەڕاستی جێی دڵخۆشیە من وەکو زانکۆ وەکو سەرۆکی ئەم زانکۆیە من زۆر ینی جێی دڵخۆشیە کە ئێمە بتوانین ئێمە بکەین ئێمە بتوانین خەڵکانێکی لەو جۆرە کۆ بکەینەوە ئێمە خۆمان دیالۆگمان پێویستە ئێمە میوانداری دیالۆگەکەین چونکە قەناعەتمان وایە ئەوەشی ئێمە بەدەستمان هێناوە بە دیالۆگ بەدەستمان هێناوە بە حوار دەستان خۆش بێ زۆر سپاس دەکەم دکتۆر بیلال سپاس دەکەم کە ئامادە بوویت دەستەکانت خۆش بێ بەڵێ بەڕێزان گفتوگویەکی کورت و خێرا لەگەڵ سەرۆکی زانکۆی ئەمریکی لە سلێمانی جەنابی دکتۆر بیلال وەهاب سپاستان دەکەم کە گوێگەر بوون